خراپ نەبوو. بیرهاوێژەکان دەبینی کە بە قسەمان ناکات بیامری دەکا. تا ئێستا وها قارەمانێکم نەدیوە. خاوەن شکۆ ئەمە دلێریە نەک بێ ئەمری. ئەو ئارام دەکەم. ئەو پسپێرە دەستی من. بەڵام ئەم بێشەرمی ئەو ئەوانی دیکەش سەرچڵ دەکات جەنابی ڕاوێژکار. نیگەران مەبن. من لەم ئەسپە سەرکەشە کۆیلەیەکی گوێ لە مەشت باردێن. ئاخرەکەی چی؟ ئەو ئاخرەکەی دەبێ هەر لە مەیدانەدا بکوژرێت. نا خاوەن شکۆ دیوکلێتیانوس. ئەو دەبێ سەدان گلادیاتۆری بەهێز و لێهاتوو باربێنێ قوربان. ئەو پسپێرە دەستی من تا دەیان گلادیاتۆر بە ئێوە بدەم خاوەن شکۆ. باشە. خاوەنشکۆ دیۆکلێتیانوس ئێوەیان بەخشیوە. درود بۆ خاوەنشکۆ دیۆکلێتیانوس. سەرباز وەرە بیکەوە. وەرە دەرێ. تۆ دەبێ بزانی کە سەرهەڵدان لە فەرمانی دیۆکلێتیانوس تاوانێکی قورسە. بیبەسنەوە. وەڕێکەوە. لەیدەن ئەو دەبێ فێر ببێ کە لە فەرمانی دیۆکلێتیانوس پەیڕەوی بکات. بەسێتی بیبەنە بەندیخانە.
ڕۆژوورێ بیکەوە بڕۆ نێوت چییە؟ پترۆز عالی جناب. بۆچی ئەو گلادیاتۆرت نەکۆشت؟ خاوەن شکۆ ئەو دۆستی من بوو. کەوایە تۆ مانای دۆستی دەزانی؟ وا دەزانم ئەمەم لە مەیدانی خەباتدا پیشان داوە. نیازت بە دۆستێکی دیکە نییە؟ ئەمن چیاوی دۆستایەتی دەگەڵێەوە نیم. مەبەستم خۆم نییە. دەمەوێت تۆ لەگەڵ باشترین و دڵسۆزترین دۆستی مرۆڤ ئاشنا بکەم. ئاشنایی لەگەڵ ئەو ژیانت دەگۆڕێ؟ ئەو منی دەگەڵ خوددا ئاشنا کرد. لەو ڕۆژەوە دنیا بە شێوەیەکی دیکە دەبینم. چەند جار ویستم ئێرە بەجێ بهێڵم، بەڵام جەنابی ماکسیمیلیان نەیهێشت لێرە بڕۆم. ئەو وتی ئێمە و باقی هاو ئاینەکانت نیازمان بە تۆیە، بەڵام پاش ڕۆیشتنی ئەوان دنیا بۆم تەنگ و تاریک بوو و ئیدی نامهەوێ لێرە بمێنمەوە. خاتونی من، خدا بە شاهید دەگرم کە هەر کارێکە لە دەستمان دەهات کردمان، بەڵام نەکرا. دەمزانی کە ئێوەش وەکو باقی ڕێگا نابەنە ناو ئەو ئەشکەوتە. ئەگەر کەسێ توانی بای بڕواتە نێو ئەوێ، دیوکلێتیانوس و سەربازەکانی دەچوون. واتزانی ئەوان خەوەرن لە حاڵێکدا لە خەودا بوون و ئێمە ئەوانمان دەخستە سەرشانی ڕاست و چەپ. من ئەرکمیدم خۆشتەوێ، بۆ زۆرتر نایە. جێگای تۆ ئەرکمید لە کۆشکدایە، لێرە لای بابەت، نەک لەو ماڵە نەگریسەدا ئەویش بە تەنیا. ئەرکمید ئەو ماڵەی خۆش دەوێ. ئەرکمیدنەوەی منە، ئێستا کە بابی خائینی نییە دەبێ بێتە لای من دەبێ شێوەی گەورەی و شەڕ و خەباتی پێفێر بکەم.
بابی بە ئەو شتگەلی باشتری فێر کردووەکە هیچ کات لە بیری ناچێتەوە. تۆ هێشتاش باسی و پیاوە خائینە دەکەی؟ نەکە تۆش باشترە ئەم قسە بێعاکامانە تەواو بکەین بابا. هەلەن ئەم نەرمونیانیەی من هەمیشەی نییە. هاوار بەماڵت ئەگەر من دڵنیابم کە تۆ چوویتەتە سەر ئاینی ئەوان. تەختێکی بەشکۆیە ئاخرەکەی ڕۆژێ لە سەری دادەنیشم. خاتوێلن دەبینم کە قسەکانی جەنابی دیوکلیتیانوس خاتو هێلێنی قاڵز کردووە. ئەگەر دەوێری لە لای دیوکلێتیانوس لەسەر ئەو تەختە دانیشە. جەنابی دیوکلیتیانوس یەک بابە، ئەو نازانێت کە خاتوونێکی جوان بەر لەوەی کە نیازی بە کۆشکێک هەبێت نیازی بە مێردێکی هاوشانی خۆیەتی. من لە سەرەتاوە دەمزانی کە ماکسیمیلیانوس شیاوی هاوسەریەوەی نییە. پاشەمە ئاگات لە خۆت بێ هێلێن، چونکو بڕیارم داوە کە بیسەلمێنم تۆش وەکو مێردەکەت خۆداپەرستێکی پیسی بۆ دەبێ سەرت لە لەشت جیابێتەوە. چ ناترسیە زۆری نەمابوو کە لە لای ئەو هەموو ئەفسەر و سەربازە پەلامار باتە سەر ئیمپراتور. ئایچە نەتاندی کە ئیمپراتور چەنی تووڕە بوو تا ئیستا کەس ئیمپراتوری ئەوەندە سووک و بیبایخ نەکرد بوو. وە دیارەکە تۆ زۆر خۆشحاڵی ها. بۆچی نەبم؟ ئەو شەوە شەوی تێکشکانی دوژمنانی ئێمە بوو. بتپەرستان و بتەکانیان سوکاتیان بکرا و هەم ژنانی مەسیحی ئاوارێکی و پیاوان بوون. هەر وایە بێڵە هەرچی دەتوانن لە یەکتر بکوژن. هەرچی بێ بە قازانجی ئێمەیە. ئەیچە بەڵام ئێمە دەبێت ڕۆمیەکان یارمەتی بدەین، لەگەڵ ئەوان دەتوانین ڕێکەوی، بەڵام لەگەڵ موحدین قسەکەتم بەدڵە. باشە باشە زۆر باشە. گالوس بۆ کوێ دەچی؟ خاتوونی من سەربازەکان ئەو کێوەیان بەجێ هێشتووە، ئەگەر ئیزم بدەن دەمەوێ ئەوان لەوێ بنێژم. سابرکە منیش لەگەڵت دێم. بەڵام بۆ ئێوە دژوارە، ئێوە ناتوانن لەو کێوە سەرکەون. خاتوونی من لە بناری کێوەکەدا ڕادەوەستم. سابرکە لەو سەرە چ باسە؟ بۆچی نایەنەوە؟ درەنگ نییە خاتوونی من، دێنەوە.
یانی تەرمەکانیان چی لە هاتووە؟ منیش دەستمە نێو ئەشکەوتەکەوە. بکەین ئێستا چی بکەین؟ ئێستا کە نەماتوانین ڕزگاریانکەین یعنی ئەسپەردەشیان ناکەین. مەگەر ئەوان مردبوون کە ئەسپاردەی خاچیان بکەین. چی دەڵێ؟ تکایە ئارام بن، ئارامیشی خۆتان پارێزن، سەبرکەن تا بزانین کە دەتوانین چی بکەین. سەبرکەن، ئارامیشی خۆتان بپارێزن، لەسەر خۆ بن، هێدی بن، سەبرکەن. ئەسڵەن چۆن دەتانێت ئەوان بنێژن؟ ئەسڵەن دەوێت ڕەنگ جارێکی دیکە بچنە نێو ئەشکەوتەکەوە؟ خەوەنشکۆ خەوەنشکۆ ئێستا وەڵامی ئەوان چی بدەینەوە؟ لەبەرەوە لەگەڵ کەس قسە مەکە، تەنیا بە ئەوان بڵێ ناتوانین ئەسپەردەیان بکەین. باشتر وایە لە ئارامیشی خۆماندا بمێنینەوە. بڕۆین، باشتر وایە کە لێرە بڕۆین. وەرە تەواو بوو؟ ئەوانتان ناشت؟ کەس ناتوانێت ئەوان بنێژێ. یانی چی؟ بۆچی؟ هەر ئەوەندە دەزانم کە ویستی خوداوەندی گەورە لەسەر ئەوەیەکە
ئەوان ئەسپەردە نەکرێن. یانێ ناتانەوێ ئەوان ئەسپەردە بکەن؟ بۆچی دەمان هەیە وەڵەن ناتوانین. من دەبێ بزانم لەوێ چ باسە. بگەڕێنەوە خاتونی من، بگەڕێنەوە. ئەسڵەن ناکرێ خاتونی من. ئەگەر بکریایە ئەوان بنێژین دڵنیا بن کە ئەم کارەمان دەکرد خاتونی من. بۆچی بە ئێمە ناڵێن چی بووە؟ لەوێ چ باسە؟ ئێوە چی دەزانن کە لە ئێمە یاشارنەوە؟ ئێمەش نازانین، یعنی هیچ کەس نازانێ. تەنیا دەزانین کە ئەو ئەشکەوتە باشترین گوڵکۆی ئەوانە و کەس ناتوانێت بڕواتە ئەوێ. خاتونی من تکا دەکەم کە بگەڕێنەوە. من هەوڵ دەدەم بۆ ئێوەی بگێرمەوە کە چیم دیوە. تکا دەکەم.